خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە یارمەتی خوای گەورە ئەم شەو پانۆراماتان پێشکەشەکەین. مەترسیەکانی سەرهەرێمی کوردستان جۆرا و جۆرن و ئێمەش یاخود هێز و لایەنە سیاسیەکانیش خەریکی ناکۆشین، هەریەکە و بە ئاراستەیەک ئەوێت چارەسەر یان لە بەرژەوەندی خۆی هەوڵەکانی بخاتەکەڕ. ئێستا ئێمە خەریکین ماڵاوایی لە مانجی ئابی ژەکەین و بەڵام هێشتا موچەی مانجی حەوت دابش نەکراوە. ئەمە جگەلەوەی مەترسی جددی لەسەر هەرێمی کوردستان هەیە لەبارەی پرسینەتەوەی و ئاو کۆمەڵێک پرسیتر تەنانەت لەسەر قوارەی هەرێمی کوردستانیش. دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر وێڕایەوەی کە پارێزگاری سلێمانیە وەکو خەمخۆرێکی نیشتیمانی و نەتەوەی مەترسیەکانی ڕاگەیاندووە کە ئەگەر بێت و یەک نەبین و بە یەک ئیتیجا هەوڵ نەدەین بۆ چارەسەرکردنی گرفت و کێشەکان ڕوبەڕووی مەترسی زۆر گەورە دەبینەوە کە هیچمان لی دەرناچێت. ئێمەش پرسیار لە بەڕێزیان دەکەین کە میوانی پانۆرامایە کە ئایا ئایندەی هەرێمی کوردستان و ڕێڕەوەکە بەرەو کوێ. میوانی ئەم شەوی پانۆراما بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی. بەڕێز دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. سەرەتا لەوە دەست پێ بکەین. ئێستا زۆر باس لەوە ئەکرا دکتۆر کە مەسلەی موچە و پارە و پشک و ئەوانە ئێستاوە تا هەموو ڕۆژێوە دێکە ڕوا و ڕێکەوتنێکی ئەوە تۆ تا ئێستا دیار نییە. هەر ڕۆژە و بە بیانوێ هەندێک جارە لەن لە جومعەیە قەرار بۆ وەفدێک بڕوا و پەشیمان بوونەتەوە و ئەخێنە ڕۆژێکی تر و بەڕاستی ئەمە لە قاڵبدانی زیاتری هەرێمە یان هەرێمی کوردستانە وڵاتی ئیقلیمی دەستی گرتووە و ناهێڵێ بگاتە ڕێکەوتنێک. بەناوی خوای بەخشندەی میرەبان ئێمە بەردەوام باسمان لەوە کردووە لە 32 ساڵی ڕابردووە و پێشتریش منەوەرانی کورد لە 100 ساڵی ڕابردووە هاواریان کردووە و هەر لەم بەرنامەی تۆوە دەیان جار ئێمە گفتوگۆمان کردووە، خەڵکی تر گفتوگۆی کردووە، بەڵام بەرد بیستی، دار بیستی، شاخ بیستی، سەرکردایەتی سیاسی کورد نەیبیست. ئەوە ئاکات کە لە مێشکی خۆیاتی نەک ئەوە ئاکات کە پێویستە. دەوڵەتداری حکومڕانی دەسەڵاتداری بە لایەنی بابەتی ئەکرێ نەک بە لایەنی زاتی، واتە بەوە نییە تۆ چۆنێ حەز لێیە ئیداری خەڵکی. ئەبێ واقعەکە لۆژیک فشارەکان، کارتەکان، بارودۆخە ناوچەیەکان، ناوخۆیەکان، ناودەوڵەتیەکان لێک بیتەوە بۆی بتانی باشترین ئیدارەیەک بی. لە یادمە بەردەوام ڕەوانشاد جەنابی مام جەلال ئەیوت لە سیاسەتە ئەوە نییە یان پەرداخێکی پڕ یا پەرداخێکی بەتاڵ. تۆ ئەبێت بزانیت کە چۆن مامەڵە لە سیاسەتاکەی یان هەموو یا هیچ نییە لە سیاسەتە. ئێمە بەڕاستی لە 32 ساڵی ڕابردووە دەرفەتی زۆر باش بۆ ئێمە هاتە پێشەوە، پشتیوانی زۆر گەورەکراین و من لێت ناشارمەوە. لە ئیستاشا پشتیوانی بۆ هەرێمی کوردستان زۆر زۆرە. ئەگەر من ڕاستیەکەیت پێ بڵێم ئەگەر ئێمە بەراوردی 100 ساڵ پێش ئیستا بکەین کە ئەم بارودۆخە جێگیر بوو، نەخشە دیاری کرا، 24 دەوڵەتی عەرەبی دروست بوو، دەیان دەوڵەت دەناوچەکە دروست بوون، دەوڵەتی تورکیای تازە دروست بوو، دەوڵەتی ئێرانی تازە دروست بوو، قوبڕوس، یۆنان، ئەرمینیا، تورکمانستان، ئەزەربایجان، شوێنەکانی تر سنوور لە بینی ئەڵمانیا و نەمسا و فەڕەنسا و سوئیسرا وڵاتەکانی تر دیاری کران، وڵاتە ئەفریقیەکان هەمووی لەگەڵ ئەو بارودۆخەیە هاتن. ئەو کاتە تاکە نەتەوەیە کە نەبوو بە دەوڵەت ئێمە بووین. لەو کاتەیە هەموو دەوڵەتانی دنیا و ناوچەکە دژی ئێمە بوون و هەموو خەڵکی کوردستان پەرد بوو، سەرێکی کۆکەرەوە نەبوو. ئەو دەسەڵاتدارانەشی لەو قۆناغەیە هەمان بوون، دابەش بوون بەسەر سێ معسکەرە. شای ئێران کە تازە قاجاری گۆڕابوو بۆ پەهلەوی، بەسەر تورکیای تازە و تەجاوزکردنی دەوڵەتی عوسمانی و کەمەل ئاتاتورک بەرەو ئەوە چووکە هەموو دەسەڵاتێ بگرێتە دەست لەگەڵ ئینگلیزەکان لە ناوچەکەیە. ئەمانە هەمویان بە یەک ئاراستەیشیانە کرد و ئەنجامەکانی پەیماننامەی لۆزان دەرخەری ئەو ڕاستیەیە کە بە وشەیەکیش باسی کورد و شارەنووسی کوردی تیا نەکرا. بەڵام ئەگەر ئێمە ئیستا بین دوای 100 ساڵ بەراوردی دۆخەکەمان بکەین نەخێر، ئیستا هەموو وڵاتانی ناوچەکە و دنیا و حکوومەتی ئیتیحادی لە بەغا داوا لە ئێماکە یەک بین، داوا لە ئێمەکە بە یەکەوە بین. عکس بۆتەوە خەڵکی کوردستان نەک هەر لە هەرێمی کوردستان، لە هەموو دنیا لە ڕەوەندی کوردی لە پارچەکانی تری کوردستان ئەڵێ کاکە ماکی مانەوەی کورد، سەرچاوەی مانەوەی کورد هەرێمی کوردستانە، کاکە یەک بن، تەبا بن، ڕێک بن، ناکۆک مەبن، نەکلۆک مەبن، بە یەکەوە بن، بێباک مەبن، نابن. دیسانەوە ئەوەی هاوبەشە لەگەڵ ئەو دۆخەیە دەسەڵاتدارانی کورد دابەش بوونەتەوە بەسەر ئەو معسکەرانەی کە هەمانە. بەداخەوەی سا و معسکەرانە تقریبا بوون بە دوو بەش، سێ بەشی نەماوە.
لەلایەکەوە ئێرانت هەیە لەلایەکەوە تورکیات هەیە لە پشتی هەریەک لەمانەوە تەکەتولاتی گەورە هەن بۆ لەولا بریکست هەیە کە بریکس هەیە کە سینە هەندە رووسیا بەرازیل لە باشووری ئەفریقایە ئێرانە احتیمالە سعودیە بێ ئیمارات بێ وڵاتانی تر بێنە ناویەوە بە میسر و بەوانەی تریشەوە لەم لاشەوە ئەمریکا و ئەوروپات هەیە تورکیات هەیە و ئێستا ئەویش خەریکی تەحالوفێکی گەورەیە لەگەڵ جنوبی شەرقی ئاسیا بە قیادەی یابانە تایوانە تایلەندە کۆریای باشوورە فلیپینە وڵاتانی ترن دەسەڵاتدارانی ئێمە دیسان بە جۆرێکی تر لە ئاستی ناوخۆیە ئەوەی مەترسیە گەورەکەی ئەو ساش و ئیستاشە تەنیا شتیان وەکو عارف سایب لە 1922 ئەڵێ ناکۆکیە نەبوونی یەکڕیزی و یەکبوونە لە ئیستاشا دووشتە ناکۆکی هێزە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان وەلایەنە سیاسیەکانی تریش لە پارچەکانی تری هەرێمی کوردستان کە یارمەتیدەری ئەو دۆخەنین کە لە هەرێمی کوردستان ئەگوزەرێ دوو هەمیان خۆ تێوە گلاندنە خۆ تێوە هەڵقورتاندنە تێڵقورتاندنە لە ململانێ و کێشە و شەڕە ناوچەیی و نێودەوڵەتیەکان ئەم جارام شەڕی ئیستا پەیوەندی بە کوردەوە نییە ئەمە سەردەمی دوای جەنگی جیهانی یەکەم نییە کورد ئەبێ خۆی لە دوو شت بە دوور بگرێ یەکەم ناکۆچی ناوخۆیی دووەم خۆ تێوە نەگلان خۆ نەگلاندن لە کێشمەکێش و ململانێ ناوچەیی و نێودەوڵەتیەکان ئەو ململانەی هەیە گەورەترە لەوەی کە هەیە هەرێمی کوردستان جوگرافیایەکی سیاسی ئابووری بچووکی دیاریکراوی ئەو گۆڕانکاریانەیە شەڕەکە پێویست ناکە ئێمە خۆمانی تێوە تێ هەڵقورتێنین ئەبێ ئێمە لایەنداری بۆ هیچ لایەک نەکەین نەکەوینە بێر هیچ ململانەیەکەوە بە تایبەتی لە دوای ڕیفراندۆمەوە لە دوای ئەوەی ئیقراری دەستور کراوە لە دوای ئەوەی کە ئیستا هەموو مەلەفەکان چوونەتەوە بەغا هیچ بەرپرسیارەتێ لەسەر هەرێمی کوردستان نەماوە هەرێمی کوردستان ئەتوانێت ئەم هەڕەشەیە بە دەرفەتی زۆر گەورە لی دەرچێ لەو فشارانی تورکیاییکە لەو فشارانەی ئێرانیکە لەوانی ئەمریکا ئیستا هێزەکانی بڵاو کردوتەوە لەوانی هێزە ناوچەیەکانیکەن ئۆپۆزیسیۆنی دەوڵەتەکانی ترێیکەن کورد هەموو شتێ ئاراستی عێراق کاتەوە چۆن موچەی ناردووەتە بۆ ئەوێ نەوتی ناردووە بۆ ئەوێ بودجەی ناردووە بۆ ئەوێ هەموو قسەی محکەمەی ئیتیحادیە ئەبێ لەم دۆسیە نێودەوڵەتیانەیە ڕای خۆی نەیات ئەبێ بە ڕاشکاوی پێیان بڵێن حکوومەتێکی ناوی حکوومەتی عێراقە هەرێمی کوردستان بە پێی دەستور نەگەوەی ئێمە ئەمانەوێ بە پێی واقع بە پێی لۆژیک بە پێی یاسا بەشێکە لەم دەوڵەتە ئێوە کە ئەگەر فشارە خەنە سەر ئێمە ئەبێ پشن سازشەکانتان فشارەکانتان لەگەڵ بەغا بکەن بەڵام ئێمە مەمان نەکردووە ئێمە لە دەباشان وازانین قەرار لای ئێمەیە ئەوان لەسەری ڕەژوازان قەرار لای ئێمەیە خۆمان تێوە ئەگلێنین لە کۆمەڵێ بابەت کە ئەوان بۆ ئاگادارکردنەوەی ئێمەیان پێمان ئەڵێن ئێوە گەرەتانەیە بمێننەوە تێکەڵی ئەم دووشتەمە بن ناکۆچی ناوخۆی مێڵن و خۆتان مەگلێنن لەو ململانێ ناوچەی و نێودەوڵەتیانە چونکە ئێوە زوڵم لێکراون ئیقرارمان کردووە غەدرتان لێکراوە ئێوە تاکە میلەتن کە لە 100 ساڵی ڕابردووە کیانێکتان بۆ دروست نەکراوە لەبەر ئەوە ئەوان کۆمەلگای نێودەوڵەتی ناوچەی بە عێراق و ئێران و تورکیا و سووریاشەوە لە مواقعە تێگەشتون گرنگە ئێمە لە ناوە تێبگەین ئەوان پێمان ئەڵێن هێزی پێشمەرگەیەک خەن پێمەیەکی ناخین پێمان ئەڵێن دارایی یەکخەن یەکگیرفانی دروستکەن نایکەین ئەڵێن دامەزراوەکانی زانیاری و پاراستنی یەکخەن نایخین ئەڵێن ئاسایش و پۆلیس یەکخەن نایخین ئەڵێن دادگاکان یەکخەن نایکەین کە ئەمە ناکەین وردە وردە جوگرافیای سیاسی دروستە بێ کانتۆنات دروستە بێ ئەمەش ئێمە ئەباتەوە بۆ بارودۆخێکی زۆر ناهەموار و ئەمان خاتە بەردەم بەرپرسیارەتێکی مەترسیدار عێراق خۆی لە بەردەم دوو ئەگەری مەترسیدارایە سێ هەموو چوارەمەکەی گریمانەی زۆر دوورن یان بەرەو ئەوە ئەچێ لە شەژمانگی ئایندەیە کە مانگێکی لێ ڕۆشتووە ئەگەر ئەو مەرجانی ئەمریکا دایناوە بۆ دەوڵەتی عێراقی جێبەجێ نەکا عێراق بە هەمان شێوەی لوبنانی لێت سادەترین پێناسەت بۆ بکەم بە لوبنان بوون چییە؟ ساڵێ لەمەوە پێش $100 ئەمریکی 150,000 لیرە بووە ئیسا $100 ئەمریکی 9 ملیۆن لیرەیە باشە چونکە تۆ عوملەکە تەعاملەکەی نەکتۆ لە 170 بازاری دنیا و بانکی دنیا تەعامل لەگەڵ عوملەیەکەکە کە ناوی دۆلارە و تۆ هێشتا نەچوویتە تا بریکسەوە یەنگی سینی بەکاربێنی یا ڕۆبڵی رووسی بەکاربێنی یا یۆرۆ بەکاربێنی تۆ هێشتا لە معادلەیانی دۆخەکەی تۆ هێشتا زۆر بە ئاسانی ناتوانی باشە هەرێمی کوردستان عێراق بە پلەی یەکەم و هەرێمی کوردستان وەکو بەشێک لە سیستەمی دارایی ئەو وڵاتە وریانە بن تووشی قەیرانێکی دارایی بە شێوەیەگە بن
کە ئەو سەری دیار نابێ. ئەگریمانی دووهەم بە ئۆکرانیا بوونە. ئەو بارودۆخەی سەربازی بەسەر دنیای هاتووە، ئەو هەژمونگەری بەسەر دنیای هاتووە، هێزە زلهێزەکان کە ئەوسا بە مقاش و بە دەستکێش و لە دەستی دووەوە ملبلانیانە کرد، جەنگی ساردیانە کرد، خۆیان هاتوونەتە ناو گۆڕەپانی ملبلانێکەوە لە ئۆکرانیا بەریەگەکەون. ئەم جارە گریمانی ئەوەش هەیە کە عێراق بێتەوە بە ساحەیەکی شەڕی تر کە دەوڵەتەکانی ناوچەکە وڵاتە زلهێزەکان لە عێراقا بەریەکەون. ئەو تەحەشوداتە گەورەی کە ئێستا ئەمریکا لەسەر سنوورەکان هەیەی و تا ئێستا دەوڵەتی عێراق نەیتوانیوە کێشەی سنوورەکانی چارەسەرکە. لە زاخۆوە هەتا بەسرا نەیتوانیوە کێشەی سنوورەکانی چارەسەرکە. 1300 کیلۆمەتر سنووری لەگەڵ ئێران هەیە، یان ئێران بۆیە پارێزێ، یان برادەرانی پەکەکە، یا لایەنی تر، نەهێزی پێشمەرگای پارێزێ، نە دەوڵەتێکی ترەی پارێزێ، نە حکوومەتی ئیتیحادیەی پارێزێ، تەنانەت حەشدی شەعبیش نایپارێزێ. سنووری سووریای بەڕووی ئوردونە تا ئاگاتە نزیکی سعودی ئەمریکەکانی پارێزن. باشە؟ ئەمە وڵاتەکەی تۆیە. لە ناو خۆیە عێراق لە ڕووی ژینگەی و جوگرافیەوە بەرەو بە بیابان بوونە ڕوە. ئاوی پاک نامێنێ، ئاوی خواردنەوە نامێنێ، ئاو بۆ ئاودان نامێنێ، بۆ مەڕووماڵات نامێنێ، بۆ سەوزایی نامێنێ. لێشاوێکی داپۆشراوی کۆچ دەستی پێکردووە ئیستا بە هێواشی لە ساڵانی ئایندەیە زۆر خێرابێ ڕۆ و ئێرەیەن، ڕۆ کوردستانیان. تۆسا هاواری تعریب دەکرد لە جەلەولا و خانەقین و مەندەلی و زرباتیە و بەدرەوجەسان کە ئەم جملەیە لە دوای وەفاتی مام جەلالەوە لە خیتابی سیاسی کورد و هیچ سەرکردەیەکی کووردا بەیەکێتیشەوە نەماوە ئەم ناوانە کە هەمووی هی ئەو کللتورەیە لە بەرمان کردووە، هی ئەو ڕابردووە لە بەرمان کردووە، وردە وردە هەڵەکشێ تۆ تووشی تعریبە بی، تووشی داخورانی کۆمەڵایەتیە بی، تووشی بەریەکەوتنە بی. مەوزوعی مخدرات گەورەترین هەڕەشەی دروست کردووە لەسەر عێراق. مەوزوعی نەخوێندەواری لە دوای پرۆسەی ئازادیەوە تا ئیستا بە قسەی وەزیری وەرزش و لاوانی عێراق 10 ملیۆن کەس لە عێراقا نەخوێنەوار دروست بووە. 10 ملیۆن کەس کە ئەبێ خوێنەوار بن ئێستا نەخوێنەوارن. کێشەی تیجارەتکردن بە دەرمانەوە هەیە، کێشەی گەندەڵی هەیە، کێشەی ڕێگاوبان هەیە، کێشەی فڕۆکەخانەکان هەیە، کێشەی هەڵبژاردن هەیە، کێشەی حکومڕانی هەیە. تۆ تا ئیستا دەوڵەتت نییە، دەسەڵاتت هەیە، هاوڵاتیت نییە، ناسنامەی مەسەبی و دینی و قەومیت هەیە. تۆ دەستور و یاساکانت تەنیا لاوازەکان داوایەکەن، بەهێزەکان بە زەبری هێزی دەستیان ئەو مەرجانەی ئەیانەوێت جێبەجێیەکەن. لە دەوڵەتێکی لەم شێوەیە هەرێمی کوردستان کە خۆی لە دۆخێکی زۆر باش بووە و لە پێش 2023 هەڵبژاردننی کردووە، حکوومەتی هەبووە، پەرلەمانی هەبووە، بوو بە پەراوێزی ئەو بارودۆخانە. ناتەبایی ناوهێزە کوردیەکان وای کرد لە جیاتی بەغدا بکەوێتە ژێر کاریگەری هەژمونی دیموکراسی و ئابووری و سیاسی ئەمنی هەرێمی کوردستانەوە کە بە ئیستاشەوە پەرلەمانی ئەنجومەی نوێنەرانی عێراق و شوێنانە زیرەڤانی پارێزێ، منطقەی خەزرا و کۆشکی کۆماری ئەوانە لیواکاری سکرتارێ دەیپارێزن بە ئێستاشەوە. ئێمە هێزێکی ڕێکخراوی ڕاهێنراوان هەیە. باشە ئەم نمونەیە بۆ لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکەین. بۆیە دۆخی هەرێمی کوردستان چونکە عێراق چوارچێوەی هەیە، عێراق دەستوری هەیە، عێراق سوپای هەیە، عێراق لە تەحالوفات هەیە، هەر گۆڕانکاریەک لە عێراقا بێ قدرەتی ئەوەی هەیە کە بە فۆرمێکی تر لەو چوارچێوەی بۆی دیاریکراوە بمێنێتەوە. بە سەرێمی کوردستان نەخێر. ئەزانی لێدوانی ئەمریکیەکان بۆ ئێمە چی بوون؟ وتویانە هەرێمی کوردستان لەنەوەیەکەوە تا ئێستا وەکو شاخێکی سەهۆڵ بەندان، شاخێکی بەفر، شاخێکی سەهۆڵ دانوا بووە. ڕۆژ بە ڕۆژ بەهۆی ناکۆچی ناوخۆییەوە ئەتوێتەوە، قەبارەکەی بچووکترێ بێتەوە. هەموو هەوڵی ئێمە ئەوەیە بە خەتی 36 بۆ مانداری کردوون، تاکو قەراری 668 و 667 و پشتیوانیەکان بۆ هێزی پێشمەرگە و پاراستنی کورد و فەڕەنسا کە هاو جارێکی تر دوای ڕفراندۆمێمی بردەوە ناو کۆمەلگای نێودەوڵەتی و دیبلۆماسیەت، ئێمە وامان کردووە خۆر بەر ئێوە نەکەوێ، بۆی نەتوێتەوە. بەڵام ئێوە لە ناوەوە 200 پەرەمێستاندا گرسانوە بەرامبەر یەکتری لە ناوە خەریکە ئەتوێتەوە. لوتکەکەیەکەوێتە خوارەوە، هەریشێکتان لە ئەشکەوتێکە، لە زۆنێکە، لە کانتۆنێکە ئاگرێکتان داگرساندووە، خەریکن ئێمە نایڵین گەرمای خۆریشتان بەرکێ بۆی نەتوێنەوە، بۆی بپارێزرێن. ناوچەکە هەستیارە، مەترسیدارە، بەڵام ئێوە خۆتان لە جیاتی خۆر، لە جیاتی مانگ، لە جیاتی تریفەی بانگەشەو بەرتان نێڵن بەرتان کەوێ، ئێوە خەریکن خۆتان بۆ خۆتان. باشە دکتۆر، ئەوەی عێراق کە مەسەلەی ئەوەی کە زۆر خەڵک لێ ترسێ کە مەسەلەی پابەند نەبوون بە بڕیارەکانی بانکی جیهانی، بانکی ناوەندی جیهانی، ئەمە ئەگەرێکی کراوێ ڕووبداوە لە چه حاڵەتێکە ڕوئەدا، لە چه حاڵەتێکە ڕوونادا. خەڵک زۆرە پرسیار هەموو ئەگەرێک هەیە تەسەور کە ئەوروپاش دەدە بۆ 15 ساڵی تر ئەم ئەوروپایە نامێنێت کە ئیستا هەیە.
ئۆکرانیا بە هیچ جۆرێک وەکو جەنابی قونسڵی ڕووسی وتی بە هیچ جۆرێک دوای ئەم شەڕاگەر تەواو بێ ئۆکرانیا بۆ ئۆکرانیا نامێنێکە تۆی سایناسی گۆڕانکاری لە دنیای ڕوئەیە با کورد دیسانەوە نەبێتەوە بە خۆراکی دەمی قولابۆک و سەرەتای سەدەی ڕابردوو هەموو شینەکەی ئێمە بۆ ئەمەیە ئێمە شینەکەمان بۆ حسینە بۆ هەریسەکە نییە عێراق دەتوانێت ڕوبەڕووی ئەوە بێتەوەکو مؤسسە هەستی بۆ مەترسیانە کردووە عێراق ناتوانێت بەڵام هەرێم ئەیتوانی و ئەوە بکات عێراق ئێستا قودرەتی ئەوەی نییە ئێستا عێراق خۆی نییە هێزێک نییە لە ناوەکە بەڕێوەی ئەبا هێزێکە لە دەرەوە بەڕێوەی ئەبا چەند هێزێکن لە دەرەوە بەڕێوەی ئەبن هەرێمی کوردستان پێویستە ئەو ئەزمونانی کردبێ لە ڕابردووە ئەزمموی لەم شێوەیە لە عێراقا کەم بووە بەڵام هەرێم 100 ساڵە هەیەی نابێ ئێمە بکەوینەوە ناو ئەو داوای کەتیایە گیراوی نابێ بچینەوە ئەو تۆڕی کەتیای چۆن ناتوانێت هەرێمی کوردستان مەسەلەن حاڵەتێکی دارایی بەسەر عێراقاتیان شەڕێکات هەرێمی کوردستان بێتە منتیقێکی ئامینی هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی سەربازی بەڕێز دکتۆر ئەزانی هەموو کەسێک بە دوای شوێنێکی ئارام بۆ سەرچاوی وزە بۆ سەرچاوی کەرەستەی خاو بۆ کانزاکان بۆ دەستی کرێکار پێویستی پێەتی دوو هەمجاریش بۆ بازارێکی گەورە بۆ مارکێتین بۆ ڕێگەی ڕێڕەوی بازرگانی بۆ ئاڵوگۆڕی بازرگانی بۆ ترانزێت پێویستی پێێتە ئەگەر هەرێمی کوردستان سەقامگیری تیاابێ ئەگەر تەبایی لە ناوە هەبێ ڕاستە ئێمە ئەو بارودۆخانەی عێراق لەبەری عوملە تەبع ناکەین و لەبەری پاسپۆرت تەبع ناکەین و ئەمە بۆ عێراقیش ڕاستە چ پاسپۆرتەکەی چ عوملەکەی لە هەر گۆڕانکاریەکی ناوچەی نێودەوڵەتیە بەرمەترسیەکەوێ بەڵام هەرێمی کوردستان ئەتوانێت تێکەڵ بۆ بازارە نێودەوڵەتیە بێ و لە ڕابردووە ئەمەی کردووە و پارێزراوە و ئەزمموی هەیە بەڵام ناکۆکیەکان و دەعنوت و خۆبەلزانین و غرور و بێباکی بەرەو ئاراستەیەکی بردین کە ئەم دۆخە وردە و دلار بێتە 2 ملیۆن دینار مثلەن هەرێم چۆن نتوانێت خۆی لێ پارێزێ لە حاڵەتی چۆ هەیە مثلەن لەگەر 100 دلار بێتە 2 ملیۆن دینار وەکۆی لوبناان یان ببێتە ملیۆنێک دینار حاڵەتی مثلەن لە مەسلەی حملەوە چی بەسەردێ کارەساتی گەورە دروستە بێت لە هەرێمی لەبەر ئەوەی طبعا لە هەرێمیش دروستە بێت چونکە ئەمە تا پێش ئەم ڕێکەوتنە لەگەڵ بەغایە دروست نەبوو چونکە تۆ اعتیمادت لەسەر تەنیا سوولەی عێراق نەبوو تۆ تەعاملێکی گەورەت بە دۆلارە کرد نەوتت بە دۆلارە فرۆشت بەرهەمەکانت بە دۆلارە فرۆشت عملەی سەعب تەیەنایە ناوەوە قەرزە نێودەوڵەتیەکانت بە دۆلار وەرەگرت کۆم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دۆلاریانە هێنای هەرێمی کوردستانەوە بەڵام تۆ ئێستا میزانی عامت میزانی سیادیت تەشغیلیت موچەت بودجەت ئەگەر بۆ بێ هەموویت بە دینار بۆیە ئازوقەت لەوەوە بۆیە هەموو شتێکت لەوەوە بۆیە سوتەمەنیت لەوەوە بۆیە بەڵێ کاریگەریەکی گەورەکە بۆیە تەسلیم بوون بەم شێوازە بە ئیرادەی حکوومەتێکی ئیتیحادی کە دوا بڕیاری خەرجکردنی شتەکان ئەبێ بگەڕێتەوە بۆ شوێنی تر ئەویش کارەساتێکی زۆر گەورەی بەدواوە ئەبێ گەر ئیدارەیەکی سەلیمی نین ئێمە زانی پێویستمان بە چێکاکە زاناگیر ئێمە ئێستا پێویستمان بەوەیە کە هەموو حیزبەکان من ئەڵێم بە تایبەتی یەکێتی و پارتی چونکە بەداخەوە یەکێتی و پارتی بەدیلیان نییە من گۆڕانمەم قسەیەکەم من ڕاستی ئەڵێم جا خەڵک چۆنی لێگەیاتەوە ئەوە ئازادن ئەم دوو هێزن لەبەر ئەوەی ئەمنیەت و معلومات و عسکەر لە لای ئەوانە پێشمەرگە لە لای ئەوانە و اقتصاد لە لای ئەوانە زانیاری لە لای ئەوانە دادگا لە لای ئەوانە دام و دەستگا و حکوومەت لە لای ئەوانە لە 32 ساڵی ڕابردووە بەدیلیان بۆ دروست نەبووە ئەو بەدی بەقووەترین بەدیلێک کاک نەوشنەوە مستەفا بوو بەڵام ئەو لەو بەدیلە ئەمنی و عسکەری هاتە دەرەوە ئامادە نەبوو ئەمە دروست کات بە هیچ شێوەیە ئەو بەدایلانەیان هێن من لە ئیدارەیە بەدیل نیم مامۆستایەک لە زانکۆ بەدیل نییە بازرگانێک بەدیل نییە مەلایەک لە مزگەوت بەدیل نییە بەدیلەکە هێزێکە کابێ ئەمنی و عسکەری و معلوماتی بێ نە هیچ هێزێ مبادرەی کردو ئەمەی هەبێ نەیەکێتی پارتی یەشتویانە نە وڵاتانی دراوسی و نێودەوڵەتی لەم هێزی سێمە دروست بێ ئەوان تا ئیساش خۆ نایەن ئەمریکا و ئێران بەریتانیا هۆڵندا ئەڵمانیا ڕاهێنان بەس مامۆسای زانکۆیا بە ئیدارەکەی من بکەن یا بە ئەندازیار و پزیشکانی سلێمانی بکەن ڕاهێنان بە هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیسەکەن بەجێ تیرۆریەکەن کەواتە ئەوان دامی ئەم دوو مۆدێلاکەن کە لە کوردستانە هەیە لەبەرەوە بەڕاستی گرفتەکە ئێمە ئەوەیە ئەڵتەرناتیڤمان نییە بۆیە بەدیلەکەمان چییە ئەبێ ئەم دوو هێزە ڕێکەون و هەموو هێزەکان پشتیوانیان بکەن نەک لەبەر خۆیان لەبەر یەکێتی پارتی نا لەبەر خەڵک و هەرێم لەبەر مێژوو نا لەبەر خوێنی شەهید لەبەر ئێستا لەبەر ئایندە لەبەر کیانەکە لەبەر قەوارەکە ئەبێ بەرنامەیەکی هاوبەش دانێن ئەبێ ئەنجومەنێکی پیرانی بیرکەرەوەی عاقڵ دانێن ئەم سەرکردانەی ئێمە چ بەوانی کە تەمەنێکی زۆریان لە خەباتا بەڕێ کردووە چ ئەوانی دوێنێ پێیان خستۆتە ئاوی ڕابردووە
ئەبێ دەستەیەکی ڕاوێژکاری هەبێ با بە ئێران ئەمەی هەیە تورکیا ئەمەی هەیە ئەمریکا ئەمەی هەیە ئەوەی لە حکومەتایە ئەوەی وەزیرە ڕئیس وزەرایە پارێزگارە ئەمە بووکەڵەکەیە ئەمە دوومیەکەیە هەیئەتێکەیە کە قەت نایەتە مؤسسەی حکوومەتەوە بیرەکاتەوە بۆ دەوڵەت بیری ئابووری بۆ کاتەوە بیری سیاسی بۆ کاتەوە ئێمە ئەم دەستە بیرکەرەوەمان نە لەسەر ئاستی حیزب نییە نە لەسەر ئاستی حیزب هەیە نە لەسەر ئاستی حکوومەت هەیە لەسەر ئاستی هیچیان درەنگ نەبوو بەڕێز دکتۆر بۆ حاڵەتە ئێمە نەگلاینە ناو هەموو ئەو ئەوانە لەسەر عێراق ئیستاش لەگەڵەوەی بارودۆخەکان لە دنیاە هەمووی تێک چووە بەڵام درەنگ نییە ئەگەر ئێمە ئەو عەقڵەمان هەبێ ئەو ئیرادەیەمان هەبێ من یەک نمونە بۆێنمەوە لە 1940 دەوڵەتی عوسمانی محموود پاشای بابان ئەگۆڕێت بە ئەحمەد پاشا بەبێ ئەوەی پرس بە دەوڵەتی ئێران بکە بە شای ئێران بکە شای ئێرانی ژەمەی پێ ناخۆشە بێ ئەو پەنابات بۆ ئێران کە لەوێلایەن بردووە ئەمیش لەبەرەوەی ئەوان ڕازیکە ئەویش لابە هەردووشیان ئەچن بۆ ئەستەمبوڵ هەردووشیان لابراون باشە لەوەی ڕێنەکەوتون بران لەوێ وەفدێکە چێ بۆ لایەن بیان بینێ ئەم بەڵێ فەرموو کاک محموود پاشاتۆ بەسەرەوە لە کاک ئەحمەد پاشاتۆ بەسەرەوە کابراش پێیان لە با بەدانیشن تا لەسەر تەخت بوون کەستان قوبوڵ نەبوو ئیسا کە دەسەڵاتەکە وڵاتەکەتان لە دەستداوە هاتون لێرە ڕێز لێگەگرن ئەو کاتە ڕێستان لێک بگرتایە کە لە وڵاتەکەی خۆتان نابوون سەر و خوار کواماوە لە ئەستەمبوڵ سەر و خواری کوا هەیە تۆ لەکوێ دانیشە ڕۆژێک یەکێتی و پارتی فەرمولەیەکەکەن بەڵام کەی لە لەندەن لە قوبروس لە ئەستەمبوڵ لە تاران لە کەرەچ لە هەمەدان لە سەقز لە نەغەدە لە مەریوان ئێمە ڕەوایە ئێمە نیستا پێ دەڵێم بەڵام ئەمە ڕوئەیات بەڵام نازانی تر هاوار بۆ کێبەری باشە ئێستا ئەگەر بێت و ڕێگە ڕاستەکە کامێ بەڕێز دکتۆریانی ئەوەی کە ئێستاژە وترێکە ئەو ڕێک نەکەوتنەی لەگەڵ بەغدا و لە یاسای بودجە و مماتەڵە پێوەکردنی دیسان دەستێکی هەمووی نانەخێ ئەسڵەکەی ناکۆکی ئەمەیە پەیوەندی بە عێراقەوە پارتی بە نەتیجە پەیوەندی بەوانەوە ئەسبابەکان خۆمانین تۆ بتەوێت نەتائیج بگۆڕی ناگۆڕێ بێ ئەسباب بگۆڕی ناکۆکی ئەمە وای کردووە هەر لایەکمانە چین هەموو سازشێ بۆ وەرکەسێگەکەین گەنجترین کەس کە لە من مناڵترە و لە ئیدارەکەی من شەفافتر و بەرپرسیارانەتر و نەزیهتر نییە گەورەتی سەرکردەیە وڵاتە ڕێز یەکرێ لە سەر و خۆیەوە دایانێ بەڵام ئامادەنین ڕێز یەکتری بگرین میلەتی وام نەدیوە ئامادەیە لەگەڵ هەر کەسێکا دابنیشی ئامادەنین لەگەڵ یەکتریا دابنیشین ئامادەی لەگەڵ کەسێکا تەنازولات بکەین ئامادەنین سازش بۆ خۆمان بکەین ئامادەین دەستی هەموو کەسێ ماچکەین ئامادەنین دەستی خۆمان ماچکەین کوردی ژەڵێ دەستی خۆت ماچکە لە دەستی هەر کەسێ باشترە کورد دەڵێ گۆشتی لە هەڕانی خۆت بخۆی لە منەتی خەسا باشترە کورد دەڵێ پشتی خۆت نەیخورێنی کەس بۆ ناخورێنێ ئێخۆ کاکەمە حکایەتی مێژ نین فەلسەفەمان نەبووە ئەم پەندانەمان هەبووە بەڵام سەرکردەکانمان نە لە پەن تێگەشتون نە لە فەلسەفە تێگەشتون نە لە فیکر تێگەشتون نە لە حیکمەت تێگەشتون نە لە ئەدەب تێگەشتون نە لە حکایەت تێگەشتون چارەسەرەکە ئاسانە ئەم دوو هێزە بەیانی ئەمشەو قەرار بن بێن دانیشن ئێمە ئەمە لە دەستین کاکە لەبەر خۆیان کورد لە ناو ناچێ من دڵنیا دەکەمەوە کورد لە ناو ناچێ بەڵام گیانی بەرگریکردنیتیان ئامێنێ من لەم بەرنامەی توێ وتم ئەگەر یەکیان ئەوەیە ئاش بەتاڵێک یێ بەسەرمانە بەڵام وەکو 74 نابێ ئەم جارە شۆڕش دروست نابێتەوە چونکە گیانی بەرەنگاربوونەوەیان تیا کوشتین جیاوازیکردن وەکو چەند ساڵە من ئێڵێ بوو دوێنێ پێرێ برای بەڕێز و خۆشەویستم کاک بەختیار عەلی ئێڵێ داگیرکەر و ڕزگارکەریان لێ تێکەڵ کردوین خاکی خۆت و خاکی داگیرکەریان لێ تێکەڵ کردووی دۆست و دوژمنە لێ تێگەڵ بووە برین و زام و خەنجەرە لێ تێکەڵ بووە جەلاد و قوربانیەکە لێ تێکەڵاو بووە میلەتیان تووشی سەرگەردانی کردووە بۆیە تۆ بە ئاسانی خەباتەکە دروست ناکۆشەکان ئەوەندە گەورن دەستکەوتەکان مەسەلەن ئەوەی لەسەر ڕێک نەکەون مەسەلەن یان ئەو قسەی ڕاستەکە تورکیا و ئێران دەستیان هەیە کە ناهێڵن ئەم دوو هێزە بگەنە یەک و نیشەکە ئەگاتە نەتیجە لە یەکتریان جیاکە ئەوانیش ئەیانەوێ ئەمان یەک بن هیچ دەوڵەتێک نەهاتووە داوا لەمان بکە بڵێ ئێوە بچن شەڕی براکوژی بکەن ئێوە موچەی خەڵکەکەتان مەبن ئێوە داهاتی ناوخۆ بەرن بۆ خۆتان و نەوتەکە فرۆشن بۆ خۆتان و هیچ بە میلەتەکەتان مەبن من لەگەڵ هەمویانە دانیشتوم هیچ دەوڵەتێک ناچێ ئێمە بە دەوڵەتێ بڵێ و ئەگەر وتیشی خۆ کوێراییت نییە بۆ بەخسەیەکەی تۆ لە 1000 شتا بەخسە نەکردو لەمەشا بەخسەی مەکە لەبەرەوە بەڕاستی ئەمە عوزر نییە تۆ بڵێ ئەو دەستبادانە نەتیجەکەی کەشتەکەی و کوونە بێ بۆ هەر هەمویان یان کەزەی باتەوە مەسەلەن کەس نایباتەوە دەسەڵاتداران نایبنەوە خەڵکی کوردستانیش دەیان ساڵ بۆ دواوە ئەگەڕێتەوە من هەست بەڕاستی پێوە بڵێم بەرنمەیەکێ ئەیەوێت یا هەرێمی کوردستان ڕابگرێت هەتا شارەکانی تری عێراق ئەگەن بەم بژانەوەی کە لێرە خەڵک بە بێبنەتانە و بە هیچی سەیرەکە بەڵام سپەی دووسپەی ئەزانن کە لێرە چی کراوە یانەوە تا ڕامانەگرن تاکو خۆیان بێماگەنەوە
یان ڕامانەگرن تا ئێمە وەکو شارەکانی خۆیان وێرانەکەن لە بەغا تێپەڕیت لە حلەوە تا ئەگەیتە بەسرا بزانمەوە پرۆژە استراتیژیانە چین کە لەوێ کراون بڕۆ دیجلە بەلەمێ بگەڕێ بە ئاوی دیجلەیە وەزارەتی تەندروستی و مەدینە تۆپ ئاوەڕۆکەیان بە بۆریەکی ئەوە ناچێتە ناو دیجلەوە بزانە دیجلە بۆ ڕووبارە یا زەلکاوە یا ئاوەڕۆیە پەرلەمانتارانەی هاواریانە کرد ئێرە وەکو بەغای لێبێ کوێی وەکو بەغای لێبێ لە 2023 چەند مەکتەب دروست کراوە مەلزەمەیەکی کتێبی پەروەردە کە چاپەکرێ لەوێ بە 275 دیناری تێچە لێرە بە 75 دینارەکرێ لێرە لە مەتبعی ناوخۆیەکرێ و پارەکە لە ناوخۆ برێتەوە لەوێ لە وڵاتێکی دراوسەیەکرێ و پارەکە هەر نایەتەوە بۆ عێراقیش وڵاتانی تورکیا و ئێران دیناری تۆیان ناوێ ئەوان دۆلاریان دکتۆر ئێستا دۆخێکیان دروست کردە خەڵک چاوی لەوەیە بەغدا مەرحەمەت بنیونێ شتێک بنێرێ بۆ موچی ئەو مانگەش کە من سەرەتا باسم کرد یعنی ئەمەش من لە یەکەم جارەوە تومە شکستی ئیدارەدانی هەرێمی کوردستانە لە پێش شکستی پارتیە اینجاهی یەکێتیە اینجاهی گۆڕانە اینجاهی هەر کەسێ بۆ کەیسا خۆی لێ دەرەکە کە ڕۆژە لە ڕۆژان مەم حکومەتەیە بۆ بە منیشەوە باشە و دوجاریش بێباکی خەڵکە ئەزمون وەرنەگرتنە سێهەمیشیان هی حکومڕانەکانە حکومە کابینە لێک لە دوای یەکەکانە ئەم کابینەیە زۆر باشتری کردووە زۆر شەفافترە لە هەموو کابینەکانی تر بەڵام خەڵک تەنیا ئەوە ئەبینێ کە ئێستا لە حکومایە ئەوە نابینێ کە گرێبەستی 50 ساڵ چێ کردوێتی ئەوە نابینێ لە گەرمکەوە تا قەندیل پەکەکە چۆن هاتوۆتە ئەوێ ئەوە نابینێ ئەم هەموو هێزە معارەزەیە چۆن هاتوۆتە ئەوێ ئەوە نابینێ کێیە بە سیارە و تەکسی شێتێنێ لە سلێمانی دایە بەزێنێ کێیە سەگ سوارەکە لە سلێمانی دایە بەزێنێ سوالکەر سوارەکە لە سلێمانی دایە بەزێنێ دکتۆر بەڵێ ڕەوەڵا هەیە بۆچی واکەن وایە کە تۆ خۆت ئیشی خۆتێ نەکرد وای لێت لەبەرەوە بەڕاستی دۆخەکە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە خراپە بڕۆ دادگا بزانە چ دۆخێکمانەیە لەبەرەوە بەڕاستی ئەمەی منەیڵێم دەسەخەمە سەر برینەکان و بەرپرسیارم لە هەر جوملەیە گەیڵێم یعنی عێراق ئەو بەغدا ئەوە نییە کە پشتی پێ بەستن لانی کەم لە ڕووی دارایان و دێدەجی هەیە و یەدەجی هەیەتی خۆی پێ بگرێتەوە هەرێمی کوردستان دۆخی دارایی خۆی پێ ڕێخا بەڕێز ئەزانی مەسەلێکی کوردی ئەڵێ کەچەڵ حەکیم بۆیە دەرمانی سەری خۆیە کرد عێراق هەموو شتێکی هەیە بەڵام چۆنی ئیدارە ئەیامە مۆزوعەکەیە ئێمەش هەموو شتێکی خۆمانمانەیە بێبەغا بەڵام غەڵەت ئیدارەمان ناوە دەرمانی سەری خۆمان پێ نەکردووە کاکە من یەک شتێ پێڵێم تا 2005 تا 2007 باشە تۆ باشماخیشتنە بۆ گۆخڵانە هەبووە ئەویش برایم خەلیل باشە هەموو کەسێ دامەزراوە کە دەرچووە وە هیچ کەسێ تەقخانە نشین نەکراوە باشە ماشش بوچە لە کاتی خۆی دراوە پرۆژەش کراوە باشە نەکەوتوینەتە ژێر ئەم هەژمونی ئیستای تورکیا و ئێران و ئەمریکا و رووسیاشەوە سینەوە وانە باشە لە دوای ئەوەی ئابووری سەربەخۆ و نەوت و غاز و ئیستیسمار و ئەمانەمان هێنا پارەی زۆر هاتە ئەم وڵاتەوە پارەش لە بەغاوە هاو بە لێشاو چیمان لێ هاو 15 ساڵە کەس دانەمەزراوە هەر کەس دەگاتە تەمەنی خۆی خانە نشینە بێ هەر کەس داوایە گەر پرۆفیسۆرێکیش بێ داوای 5 ساڵ بێموچە بکایینێ داوای 3 ساڵ کایینێ بەزەوەنە داوای پارە لە حکومەت نەکا باشە ئیستا بەس لە شارەکەی منە 6 دەواازەی نێودوڵەتی هەیە عێراق 12 هەیە 6 لە سلێمانیە 50 خاڵی هەڵ و گۆڕی بازرگانیم هەیە فڕۆکەخانەم هەیە لە هەولێر فڕۆکەخانەم هەیە منتیقەی هەولێر دوهۆک نەک هەر لەگەڵ برایم خەلیلە لەگەڵ سووریاش هەیەتی لەگەڵ ئێرانیش هەیەتی لەگەڵ دنیا هەیەتی ئەزانی هەبوون لەگەڵ ئەوانە یعنی چی یعنی تۆ بە 2 سەعات لە ئەرمینیاوە کاڵا ئاگاتێرە لە ئازربایجانەوە کاڵا ئاگاتێرە لە تورکمانستانەوە گاتە ئێرە لە رووسیاوە ئەگاتە ئێرە تۆ ئەزانی چەند دەرفەتت هەیە تۆ ئەزانی لەسەر هێڵێکی کە ئیستا پێڵێن حیزام و طریق ئەگەر تۆ بە عاقلانە ئیشی تیا بکەی لە سین و رووسیاوە بە بەحری قەزوینایەتە ئێرە و لێرەوە بۆ هەموو کەندا و بۆ هەموو ئەفریقا و بۆ هەموو ئەوروپا و بۆ هەموو وڵاتانی عەرەبی تۆبی بە گەورەتی ناوەندی ترانزیت تۆ زانی ئەگەر ئەو ڕێی قیتارەی بینی فیشخابور و مقەسر بکرێ تێپەڕێ بەلای تۆیاکە ویسا خەریکە بن بە مانتیقە سونەکانە چکێ ماگامان لە حاڵی خۆمانی هەر شەڕی یەکتریەکەین ئەزانی تۆم ناوچەیە چۆنە بژێتەوە ئەزانی ئەو سەلیبەی کە ئەوێ لەمە بدرێ لە ئێرانەوە لە باشماخەوە یا لە مەندەلیەوە بچێتە سەر لازیقیە بچێتە سەر دەریای سپیناوە ڕاست ئەزانی عێراق و کوردستان چۆنە بژێتەوە لە ڕووی ئابووریەوە بەڵام ئەمانە حکایەتی مێشە لەگەڵ چێ باسیەکەی بۆ چی باسەکەی چێ لێو تێگا ئەی چاوەڕێی مەرجی خۆیانن ئەوانی کە تێناگەن من تێناگەم بەڕاستی ئەبێ پرسیارێکە لە سەرکردایەتی سیاسی کورد بکرێ باشە بەڕێز دکتۆر مەسەلەن ئێستا کەواتە من ئەمێ ئەوم بۆ جیابێتەوە هەرێمی کوردستان ئەوەی کە ئەو سوڕیان دروست کردووە
پشت بە بەغدا ببەستێ بۆ معاش ئەگەر نەیبەستێ ئەتوانێت چی بکات چۆن بتوانێت معاش خۆی دابینکە ئێستا بێ بیبەستێ چونکە تۆ هەموو شتەکانی خۆتە کردو سەبەتەکەی ئەو نایبەستی چیەکەی لەبەرەوەی تۆ ئەو مقەوماتانەی لە ناوەوە هەو بووە هەموویت لە دەستزاوە بە متمانەی خەڵکە کەشتەوە تۆ تازە بە تازە لەسەر بیر و ڕایە خەڵکە خەیتە سژنەوە تۆ باسی چیەکەی دەوڵەت نییە لە وڵاتەیە دام و دەستگای ئەمنی نەبێ و معلومات نەباتە دەرەوە تۆ تەنیا بە دوای هاوڵاتێکی خۆتەوەی هەڤاڵ چوو بۆ مزگەوت کاکزانە لە دوفلان نادی بینیان فلان کەس چوو بۆ ئەوێ ئەمە تۆ خەریکی چیت بە تۆ دنیا و کردو بە کامێرە یعنی تۆ ئاگاد لێ نییە ئەمە کەی تاوانە ئەمە تۆ باسی چیەکەی تازە بە تازە ئێمە لەسەرەوەی ئەمەیەکێتی یا پارتیە نمونەی کەرکووک ئەو دابەشبوونە لە کەرکووک ئێمە لە کەرکووک یەکیشین باشە پارێزگامان لە دەستداوە اینجاوەرە بم پەرتیە بڕین پارێزگا چۆن وەرەگرینەوە لە خەوی شاوەری ناگرینەوە چونکە ئێستا ئێمە زۆرینەی ئەنجومەنی پارێزگای هەولێر بووین بە هەموو لایەنەکان ئێخۆ ئەنیشتاینەڵە ڕێگەیە تاقی کرابێتەوە بچێ بۆ شوێنێ تۆش پێیا بڕۆیە چێ بۆ شوێنە خۆ ناو بۆ شوێنێکی تر ئێ باشە ئێمە ئەبێ جارێ یەکبوونەکە چاکەینەوە مشکلەمان کورسی و هەڵبژاردننی کەرکووک نییە ئەگەر یەکێتی و پارتی لەسەر کەرکووک ڕێنەکەون وەڵڵای لەم بەرنامەی تۆ بە دنیا ئەڵێم ئێمە پارێزگای کەرکووک وەرناگرینەوە خۆیان کرد پارتی 20 کورسیانە خۆیان کرد یەکێتی 20 کورسیانە ئەگەر ئێمە وەرمانگرتەوە تۆ ئەو کاتەوەرەوە لەم بەرنامەیە بڵە کاکەجان ئەم شتەوانە بوو ئێمە ئەسباب چارەسەر ناکەین ئێمە نەتائیج چارەسەرەکەین ئێمە ئەمانەی لە ئەنجامی هەڵبژاردن کورسی بەرینەوە ئەی بینەوە موسەبیبات دەست پێکاتەوە تۆ چەنەهێنی چەنەهێنی کورسەکان کەم کراوەتەوە بۆ بە 16 نەماوە تۆ لە چلودەکە زۆری نەبووی ڕێزن نەگرت باشە کەسێکی تری غیرە کوردە پێ باش و بەس کورد نەبێ ئەزانی ئەمە چیمان لێ هاتوواڵێ ئێمە لەو نەوعین بەداخەوە ئەڵێن سەرکردایەتی سیاسیمان نەک خەڵکەکەمان نەک بنەوەرەکانمان کوردێک و تورکێک و عەرەبێک حکمی ئیعدامیان دەرەچێ داوایان لێکەن ئەڵێن چیتانێ بۆ تامکردنێکی داواکاریەک عەرەبەکە ئەڵێم نەمەوێ دایکم ببینم ئەی کوردەکە ئەڵێمە عەرەبەکە دایکی نەبینێ تویشدان ئێمە داواکاریە ئێمە لە کەرکووک گەڵین بەس بۆ نمونە پارتی پارێزگار نەبێ پارتیەڵێ بایەکێتی پارێزگار نەبێ بەڵام ئەوی تر بی باقی ناکە بۆ ئەوە وەزعی تعریبە تعریب لە کەرکووک ناوەستێ بەخوایەتە بەرزترین شوێنی ئەم وڵاتەوە بەو شێوەیە باشە بەڕێز دکتۆر عێراق بۆ هەموو ئەو پێشهاتانەی باست کرد ئەو مەترسیانەی ئەو هەموو بێسەر و بەریانەی هێشتا ژێوەی هەرێم لە قاڵبدا لە ڕووی یاسایەوە هەرێم ئیسفنجێکی ینی ئەمە ئەو سوڕێم دەیتێت بەڕێز دکتۆر پێ معلوماتەکانی خۆت ئیسفنجێکی لەسەر هەرێم داناوە ئەوێ هەموو تەڕایەکانی بمژێ بە هەواکەیەوە کە پاکە بە ئاوەکەیەوە کاچێ بۆ ئەوێ بە خاکەکەیەوە کە کشت و کاڵە بە معمەلەکانیەوە کە یەکەمن لەسەر ئاستی عێراق بە پێداویستیەکانیەوە بە دراوەکەیەوە بە بانقەکانیەوە بە حکومەتەکەیەوە بە پێشمەرگەکەیەوە بە ئەمنیەتیەوە بە معلوماتیەوە بە هەموویەوە بە زانکۆیەوە ئەوێ بیمژێت ئەو دەرفەتێک دروست بۆتەوە ئەمە لە 2003 هاوارمان کرد ئێمە لیژنەی باڵای ڕفراندۆم بووین بە ڕەحمەت بێک مامۆستا شێرکۆ بێکەس برای بەڕێزم کاک باسط هەڵکەوت عەبدوڵڵا لەتیف هەڵمەت ڕیفراندۆمی ئەو کات عەبدول بەڵێ ئەمانە ماوە لە ژیانە کنێرخان ماوە لە ژیانە هاوارمانە کرد ئەمان و بابە گیان ئێوە لە 921 باشتر نابێ ئەو هەموو وەزیرە منەوەرە ڕۆژت محەممەد زەکی بەگ لەوێ وەزیر بوو سعد قەزاز لەوێ وەزیری ناوخۆ بوو ئێمە ئەمەمان بەسەر هاو کە بەسەرمان هات دیسان بۆی دروست مەکەنەوە 58 زوباتی ئەحراریشیان خزمی خۆمە ملی مەلیکی گرت مەلیکیمان ڕوخان کردمان بە کۆماری دوای ئەوەی زەرەری کرد کورد بوو شۆڕشی ئیلول دروست بوویەوە لە 83 لە 74 لە 91 لە ئیستایە لە 2003 ئێمە هەموو جارێکە بەغا تێگە چێچین بۆی دروستەکەینەوە کە ئەو بەهێز بوو یەک لەمان سڕێتەوە ئەمە خۆ جاری یەکەم نییە لە 100 ساڵی ڕابردووە ئەم جارە نێتەکەیان چی ئەگەر هیچ هەزێکیان بەسەر نێت نێتەکەیان چییە ئەو پێی ئەڵێ تۆ ناتوانێت معاشە نەرێ بەشێ و معاشە عێراق ڕەوایەتی دۆزیوەتەوە بۆم شتە یعنی با ئێمە قسەیەک بۆ کۆڵێ بۆ غایبیش بکەین عێراق ئەڵێ تۆ سنوورەکانی خۆت ناتوانی پارێزی تورکیا ئاوی لە وڵاتە بڕیوەتەوەی مە خەریکە ئاخنچین تورکیا داوامان لێکا کە ئەو سزایی لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێم ملیارێک و 500 میلیۆن دلار ئەڵێ نایەم کاتێک ئەماکەم کە تۆ بێ سنوورەکانە بپارێزی ئێران پێ دەڵێت تۆ ناتوانین سنوورەکانە بپارێزی لەبەرەوە عێراقی ژێ دەڵێ من ناتوانم بەرهەمی ناوخۆیی تۆک و بەرهەمی ناوخۆ سیرکەم وەکو بەرهەمی دەرەوە سیریەکەم من چۆن ناتوانم بزانم هێلکەیە هی مەریوانە هی سلێمانیە چۆن بزانم ئەم مریشکە هینی سەردەشتەیە هینی قەڵات زێیە هی ڕانیەیە ئەڵێ ناتوانم بزانم لەبەرەوەی من لەوێ نیم بەم ناوانەوە بە نەتیجە قەوارەکەی تۆ لەبەرەوەی خۆت ناتوانی دەوری دەوڵەتدار ببینی خەریکی ناو شارەکانی بەرپرسێگەڕوا
هەمووی درعە هەمووی سیارەیە هەر سەری فولکەیە 20 کەسی لێیە ئەمە بۆ کاکم کۆبوونەوەی هەیە یعنی ئەمە ڕەوایە لە ناو میلەتەکەی خۆتا تۆ وابی ئێ باشە ئەی حدودەکانێ ئەی مخەدەرات ئەی جاسووس ئەی دەوڵەتان ئەی ئەم هەموو سەربازگەیە ئەی شارەنووسی وڵاتەکەت ئەی هەموو ڕزوباخەیە سووتێ نازانم باشە دکتۆر ئەگەرخانەیە کە داخراوە ئەگەر بمانەوێت ئەو نەزیفە ڕابگرین لانی کەم نەزیفەکە ڕابژیرێ ئەکرێت چی بکرێت مەسەلەن زۆر بە خێرایی نەزیف زۆر بە خێرایی ئەبێ بێکێتی و پارتی لە ئاستی کەسی یەکەمیانە و لەگەڵ ستافی مەکتەبی سیاسیانە بە عەقڵێکی تازە نەک تازە باسی شەڕی هەکارین بۆ داستانی هەکارین بۆکەن باسی چیەکەی گەنجی ئەمڕۆ بیری نایە ڕاپەڕین چییە ئەبێ شەرحی کە یەک دنیام نەسوورەکە چییە بۆی ئەو تۆ باسی چی بۆ ئەەکەی تۆ هاتووی باسی داستانی هەکاری بۆ ئەەکەی بەمەرجە تۆ تا ئێستا ڕێزی شەیدەکانی خۆتێ نەگرتووە تۆ باسی چیەکەی تۆ هاتووی تازە خوێن زیینوەکەی تۆ ئەبێت تەجاوزی ئەوە بکەن ئیمڕۆ قەرارێک بن ئەم شۆ قەرارێ بن کۆ ببنەوە هەیئەتێکی عاقڵ پیا و کورد پیاوی عاقڵی زۆرە بابا والله ئەوەنەی کورد پیاوی عاقڵی هەیە کەس نیەتی والله ئەم حکایەتەی من باسی یەکەم والله ئەو لۆزانی ئیستاژ ئێمە لی تێنەگەشتوین لە 1922 شێخ نووری شێخ ساڵح لە ڕۆژی کوردستانە هەمووی نووسیوە 8 مانگ پێش پەیماننامەی لۆزان عارف سایب هەمووی نووسیوە یەک بەشەرگووی لێ نەگرتووە باشە ئێخۆ ئەمە نییە عاقڵی نەبێ بەس عاقڵ ناخوات ئەوەی ئاسنی بەدەستەوەی ئەخوات میلەتیش ئەوەی ئەوێکە ئاسنی بەدەستەوەیە عقلی ناوێ ئیدارە دەری ناوێ حەکیمی ناوێ ئیداری قانونی ناوێ هاوڵاتی بوونی ناوێ ئەو حەزەکات فیگەرێکی هەبێ کارکتەرێکی هەبێ چ ئەگەر شکستی هێنا بیا بەملی ئەوە چ ئەگەر دەستکەوتی هەبوو لەوە پێی بگە باشە ئەی بەڕێز دکتۆر کەواتە عراق لە ئەگەری ئەوەیە کە جەنگێک ڕووبدات مەسەلەن یان ئەمریکا پشت لە عراق بکە کە ئۆقسێ زۆرەکرێ و ئەمریکەکانیش لێرە و لێ ڕەتیەکەنەوە مەسەلەن لەنەوە هێزە بۆ ئێوە نیە هیچ جەنگێک لە عراق ڕوو ئەزانی بۆ نەکبەتی ئێمە یان عراق هێشتا ماوە ئەو هەناسەی تیا ماوە ئەمریکا ئەمەلی پێی بێت هەر جارێگەمانەیەکێتی پارتی ڕێخین یا هەرێم و بەغا ڕێخین انتخابات یە بەناوە کە هەڵبژاردن هاو بەناوە نە خزمەتگوزاری ئەمێنێ نە حکومڕانی ئەمێنێ نە هاوڵاتی بوون ئەمێنێ نە دانوستان ئەمێنێ نە سازشکردن ئەمێنێ هەمووی ئەوی ترەکا بە شەیتان و خۆیەکا بە فریشتە باشە بەداخەوەمە لە قۆناغێکین چ لە عێراق هەڵبژاردن لە پێشەوەیە چ لە هەرێم لە پێشەوەیە چ لە کەرکووک لە پێشەوەیە دۆخەکە زۆر زۆر هەستیارە لایەنە شیعیەکان ئەمە بۆ هەڵبژاردن بەکارێنن ئەمریکیەکان بە فعلی نایڵێت ئێرە وەکو ئۆکرانیای لێبێ نایەوێت لە دەستی بێتە دەرەوە ئێرانیەکانیش نایڵن تورکیش نایڵێ باشە پێشێتی و پارتیش بە هەمان شێوە بەسەر معسکارانەیە یا بەڕاستە و خۆیان بە ناڕاستە خۆ دابەش بوون بۆیە چه عێراق ئەگەری ئەوەی هەیە بێ بە ئۆکرانیا چه عێراق ئەگەری ئەوەی بێ بە لوبنان بەڵام ئەگەری ئەوەی کە هێزێکی مەحەلی دروست بێت لە ڕێی دەنگدانەوە لە ڕێی هەڵبژاردنەوە لە ڕێی شەقامەوە لە ڕێی خۆپشاندانەوە گۆڕانیە بکە بەڕاستی ئەمە ڕێگایکی دوورە ئەمە ڕێگایکی دوورە چونکە دەوڵەتان لە بەهاری عەرەبیەوە بۆ ئیستا ڕاستیان لەگەڵ ئیرادەی شەقامان نەکردووە بۆیە نەمیلەتان متمانەیان پێەکەن نە دەوڵەتەکان نە ئەوانیش ئەو قیادی ئێستای عراقەکەیان ئەوانی لە پشتی ئەو قیادەیە کە تەمویلی حکوومەتی عراقی کە تەمویلە معنەویەکەی بای ئەوە ڕێهێڵێتەوە کە ئەمریکا دۆخێک بەسەر عێراق نێنێ ئەوانەیانەوێت تەوازن چەند کاڵەکێک بەدەست ێگەڵگرن بەڵام دنیا ئەو سەردەمە ڕۆی بتوانی هەڵیگری ئەبێ یەکلابیتەوە دوڕیانەکەی ئەمە 100 کیلۆمەتر بڕیەوە هاتووی لە شوێنێک نووسراوە ئەمە چێ بۆ سەرشنار ئەمانە چێ بۆ بەکرەجۆ ئەمە نییە بێ بۆ سەرشنا بڵێ چوون بۆ بەکرەجۆ ئەبێ بێ بۆ لایەکیان وەسەتی تیانە پردەگەی قلیاسانی تیانە ئەبێ خۆ بکەی بەلایەکە کۆمەڵگای تورکیا وای لێ هاتووە ئێران وای لێ هاتووە پێ دەڵم یابان وای لێ هاتووە هند وای لێ هاتووە کاکە بەرازیل وای لێ هاتووە ئەفریقا وای لێ هاتووە تایوان وای لێ هاتووە تایلەند کۆریا فلیپین هەمووی وای لێ هاتووە ئەبێ یەکلابیتەوە ئەوروپا وای لێ هاتووە فەڕەنسا وای لێ هاتووە یعنی لە فەڕەنسا عەزیمتر هەیە فەڕەنسا زوو فریانە کەوتایە بەهۆی و کابرایی لە حەفە ترافیکیە و دوایی پۆلیس ئەوەی کرد و کوژرا هانی پەناهەندەیاننا خەریب و دنیا وێران حکومەت بڕوخێ اینجا ئەمریکەکان هاتنە سەرخەت ئەوان هاتن بۆی زەخت لە فەڕەنسا بکەن لە نەچێ ڕێکەوتن لەگەڵ رووسیا بکە و لە شەڕی ئۆکرانیا بە زەرەر بۆ وڵاتەکانیان نەکەوێتەوە دەوڵەتی گەورە بەرگەی ئەم معادلەیە ناگرێ بەرگەی ئەم دەساڕە ناگرێ کورد چۆن بەرگەیەگرێ عێراق چۆن بەرگەیەگرێ کاکە من پێ دەڵم فەڕەنسا بە فریان نەکەوتایە فەڕەنسا دەوڵەتی فەڕەنسا مؤسسەی دەوڵەت لەوێ یعنی ئێستا سەردەمی خۆیەک لاکردنەوە بۆ بلۆکەکان ئەبێ بەڵێ بەڵام بۆ کورد
کورد کەس حەقی بۆ نییە کورد ئیستا بۆ کورد ئەمە مەوزوع نییە تۆ لە چوارچێوەی عێراقی تۆ بۆ ئەم شەڕانەیە نیتە وڵاتەکەی خۆ ئێستا هێناویەتی خەریکای هێنێ وردە خەریکای ئەو سەردانەی وەزیری وزە وەزیری دەرەوەی تورکیا بۆ هەرێم مەڵێن مەترسیێکی تر بەڕێوەیە ئەوان نەزانی چی کورد ئەوەی لەوەی خێراتر کە سەرکردەکان کۆ ببنەوە چییە سەرکردەکان خۆیان نەک کەسی دووەم و سێم و چوارەم و پێنجەم نەک نوێنەری لە تاران و نوێنەری لە ئەنقەرەوە شتانە ئەمانە نابێ ئەبێ بچن لەگەڵ تورکیا و ئێرانە ڕێ بکەون اینجا زیرەکی و ژیری ئەوەیە کە ڕێ بکەوی وڵاتەکەت پارێزی بەڵام تۆ نەبی بە مەترسی بۆ کوردی بۆ ڕۆژهڵاتی کوردستان نەبی بە مەترسی بۆ ڕۆژاوی کوردستان نەبی بەترسی بۆ باکووری کوردستان و ئەگەر عەقڵ هەبێ ئیدراک هەبێ سیاست فەنی ممکناتە ئەتوانی ئەمە بکەی بەڵام لە قودرەتی قیادی کوردی ئێستا ناتوان نابینم بتوانێ ئەمە بکە بەڕاگەیاندن ئەم شەڕاکە وازانێ ئەگەر زیارەتکاری زۆری هێنایە ژوورەوە نان و ئاوی یانێ ئێران لەگەڵ یابێ بە دۆست نازانێ مەسەلەکە لەوە قوڵترە برینەکە بەوە ساڕێژ نابێ وازانێ ئەگەر فەرمووی لە وەزیری دەرەوەی تورکیا کرد ئیتر مەتاری سلێمانیە کرێتەوە برینەکە لەوە قوڵترە بەوە چارەسەر نابێ چه و دەوڵەتان نابێ لێمە تێبگەن چێ بابێت تێبگەین چه لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی کوردی تورکیا و سووریا و ئێران ئەبێ لەم حەقیقەتە تێبگەن تێکچوونی هەرێمی کوردستان یعنی تیاچوونی کورد تێکچوونی هەرێمی کوردستان یعنی تیاچوونی کورد لەبەرەوە بێوانیش مراعات بکەن یعنی من لێرەوە داوایان لێ یەکەم لە کۆنگرەی لۆزان بە هەموو قیادەی هەمویانم وتووە ئەبێ هەرێمی کوردستان وەکو بیلبیلەی چاویان بپارێزن یعنی بەڕاستی ئەگەر ئەوان مراعاتی ئەم دۆخە نەکەن هەرێمی کوردستان هیچی پێ ناکرێ حکومەتی عێراقیەتە ناو ئەم بابەتەوە کە حکومەتی عێراقیش هاتە ناو ئەم بابەتەوە خۆی بەتەنیا نییە هاوکێشە نێو چینێ و دەوڵەتەکەیەتە ناو بابەتەکەەوە لەبەرەوە ڕجایان لێ یەکەم کورد نەکەنەوە بە خۆراکی دەمی قولاب یا ڕاوچی بیبا یا ماسی بیخوا هەرێمی کوردستان لە چ دووڕیانێکە بەڕێز دکتۆری لە نەمان و لەمان و لەوەی عراق دەستی بەسەرا بگرێ یان ببێتە دوو بلۆک دوو کانتۆن کامیان نزیکترین ئەزانی ئیستا ئێمە یاریەکی شاراوەمان لەگەڵ ئاکرێ دەستکاری قوارەکەمان ناکەن ئەمڕۆ من پێ دەڵێم عێراق ناتوانێت حدودەکانی خۆشی وەکو پێویست پارێزێ بەهی هەرێمی کوردستانیشەوە باشە قۆناغی ئەوەی نییە بۆ ئەمڕۆ کە تۆ باسی ئەمڕۆکەی باسی سپینێ ناکەم من باسی ئەمڕۆکەم قوارەکەت هەیە دەستوریە بەڵێ خەڵکیش خۆی لەم بابەتە نایە خەڵک بە دوای جوگرافیای ترەوە ناگەڕێ کە ئەوەی بکە بە تایبەتی کە ئەوان سلیکۆن و ژەرمانوێمیان دۆزیوەتەوە لای نەجەف و کەربەلا خۆڵی شوشەیان دۆزیوەتەوە کە ئەوان فۆسفات کبریت کە غازێکی زۆریان لە ڕۆمادی دۆزیوەتەوە زۆر چاویان لە لەون غازە نییە تۆ لە کۆرمەشەڕی لەسەرەکەی زۆر چاویان لە خورمەڵە نییە زۆر چاویان لەوە نییە بەڵام کێشەکە چییە ئیستا 4 ڕۆژی تر ئەبێ بە 3 مانگ تۆ موچی فەرمانبەرەکانە نەدراوە ئەوسا پارتیمان تاوانبارە کرد ئەیسا کێ تاوانبارکەین ئەی باشە وردە لە ناوەوە خەڵکەکەن بە گشت یەکێتی و پارتیە منەمایان پێ ئەڵێم لەبەرەوەی دڵسۆزی کوردم لەمە و لاموچە خۆرەڵە کاکە ئێوەن عێراقڵێ ئەوان نەوتەکە نایەن ئەوان داهاتی ناوخۆ نایەن ئەوان نایڵن چاودێری دارایی ئەوە بکە ئەوان نایڵن ئێمە لە مەرزەکان بین ئەوان نایڵن کامێرە لە سنوورەکان دانین ئەوان نایڵن داهاتی ناوخۆ بگەڕێتەوە ئەوان نایڵن ئێمە لە فڕۆکەخانەکان بین ئەوان نایڵن ئێمە لە پاسەوانی سنوور بین ئەوان بەمە چیەکەن بە هێواشین پەرەمێزیان خستۆتە ژێر خەڵکە زۆرەکە بە ئۆپۆزیسیۆنیشەوە تێگەی ئەی ئەکوڵێ ئەبێ وریابن یەکێتی و پارتی لەبەری چەوری و شیرینی زۆریان خواردووە زۆچنە سەرەوە ئەبێ زۆر وریابن لەو کوڵانەیە یەکەم جارەوانە کوڵێن ئێسکیشکاوی ئێمە ناکوڵێ پەراسۆکانی ئێمە ناکوڵێ بەڵام هی ئەوان ئەکوڵێ لەبەر خۆیان ئەبێ فریای ئەم دۆخە بکەون دو سەرنجی بەڕێز دکتۆر کورد ئەو دووشتە بکە تەجاوزی ناکۆکیەکانی ناو خۆی بکە تێکەڵ بە ململانە ناوچەی و نێودەوڵەتیەکان نەبێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر هەواڵە بۆ بەکر پارێزگاری سلێمانی زۆر سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامامان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بڵخواتان